تاکو ئێستا پێش هێرشیان بۆ سەرگارە قەندیل دوومەڵێک بوو بەسەر دڵیانەوە، تیرێک بوو بەسەر دڵیانەوە، بەڵام ئەوە گاراژ بوونە دوانەی شمشێرێک کە بۆ ملپەڕاندنی هەموو ئەو هێزە ئیخوانیە داگیرکەرانە. بەڕاستی من ناتوانم تعبیری خۆم بکەم ئەلێرا بە چوار وشە کە چەندێک دڵخۆشین، چەندێک دڵشادین. بەڕاستی هەموو نەتەوەی کورد قەرزاری ئەو تفەنگانەین بە قەندیلەوە. گەریلا واتە شەرەف و ناسنامە و ئەخلاقی هەموو کوردێک کە خاک و نیشتیمانەکەی خۆی خۆش بوو. دەمەوێت لێرەوە پیرۆزبایی خۆم لە بەگشتی لە نەتەوەی کورد بکەمەوە، بە تایبەتیش لە خوشک و براکانمان لە چیاسەر بەرزەکانی قەندیل و ئاسۆس و برادۆست و ئەوانەی کە ئێستا لە بەرخوداندان لە چیاکانی گارە. هەڵبەتە دەوڵەتی تورکیا بە درێژایی 100 ساڵی ڕابردووە تاکو ئێستاش هەمیشە خۆنیەوە بۆ کە خەونی دەوڵەتی عوسمانی و لەسەر حسابی نەتەوەی بندەست و نەتەوەی کورد ئەم خەونە گڵاوی خۆی بەدی بێنێتەوە بێوێت میساقی میلی دووبارە بکاتەوە. هەڵبەتەوەی کە ئێستاش خاوەنددارێتی لەو بەرخودانە دەکات کە نایڵ ئەو خەونە گڵاوە بێتەدی گەریلایە، چکە دەزانن ئەم حرەکەیە ئەم بچوتنەوە ڕزگاری خوازی گەلی کورد کە ئێستا لە بەرخوداندان دەزانن مەترسیەکانی دەوڵەتی تورکیا چەندێک گەورن، نەک تەنها بۆ سەر گارە و بۆ سەر باکووری کوردستان، بەڵکو بۆ هەر چوار پارچەی کوردستان، چکە ئەگەر خوا نەخواست قەندیل شکست بێنێت پارچەکانی دیکە بە دڵنیاییەوە هەموو دەکەون نەژێر هەڕەشە و مەترسی لە ناوچوونی و قڕکردنی دەوڵەتی تورکیا و دەوڵەتانی فاشست. هیوادارین هەموو کاتێک گەریلا لە سەرکەوت نابێت، چونکەوانە هێزی گەلن، هێزێکن نەتەوەیین کە هێزێکیش نەتەوەیی بێ لە ناوچوونی نییە. ئێمە زۆرمان پێخۆشە، زۆر بەباشی کەوا ئەتاتورک و جەماعەتەکانیان لە ناوبەرن، ئێمە لێرەوە دەستخۆشیان لێگەین و هیوادارین کەوا هەموو کاتێک و لە ژیانیانە سەرکەوتوو بن و شکستیانە، چونکە زانین لەبەرچی شکستیانە لەبەر ئەوەی کەوا کە هەیە شتێک عەقڵێتی نەتەوایەتی لەگەڵا بوو، داڕمانی نییە، ڕوخانی نییە، لە ناوچوونی نییە، دایم هەمیشە لە سەرکەوت نابێ، لە پەرەساند نابێت و بەرەو پێش شۆڕوە.